ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لا نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن. ناسناوی عومەر دەبابە. عومەر دەبابە زۆر حەزی لە گرتنی شار و شارچەکانی کوردستان بوو. جارێکیان پلانی ئازادکردنی یەکێک لە شارەکانی خستە بەردەم بارزانی، بەڵام بارزانی پەسەندی نەکرد. فەرمووی ئێمە بۆ ئەوان خەبات دەکەین. دانیشتوانی شارەکان کانیاوی توانایی و وزەی ئێمەن، با ماڵیان خراپ نەکەین. ئەوەندە چەشی قورسمان نییە کە دوای ڕزگاریکردنی ئەو شارە لە ئەرز و ئاسمانەوە بەرگری لێ بکەین. پلانەکەی پێچایەوە و دایەوە دەست عومەر دەباوە. لەوە زیاتر بازانی دش بوو بەرامبەر خراپکردن و تێکدان و هێرشکردنە سەر ئەو کارگانەی لەناو شارە گەورەکانی کوردستاندان و مایی ژیان و گوزەرانی سەدان خێزانی کوردن. هەرچەندە بەهۆی لەدانی هێڵی شەمەندەفەر لە نێوان حەمرین و کەرکووکدا و دواتر لە نێوان کەرکووک و کوردێدا ئیزگەکانی ڕۆژئاوا باسی شۆڕشی کوردیان کرد، دەنگمان گەیشتە دەرەوەی وڵات. بەڵام بارزانی پێشبینی بەنەمان و لابردنی ئەو دوو هێڵی شەمەندەفەرانە کرد. کاتی عەبدولکەریم قاسم ئازادی و دیموکراسی کێشایەوە و تەوژم و پاڵەپەستوی خستە سەرملی کورد لە بەغدا فێرخوازە کوردەکان و دیموکراتیەکان، فێرگەکان و زانکۆ کەوتنە خۆپیشاندان و هاتنە سەر جادە سەرەکیەکانی ناو بەغدا. جارجێ قاسم چەند زرێ پۆشێکی ناردبووە بەردەم کۆلێجی حقوق، واتە کۆلێجی یاسا. لەیەکێ لە خۆپیشاندانەکانە عومەر مستەفا کە ئەو کاتە فێرخواز دەبێ لە کۆلێجی یاسا، کۆلێجی حقوق، لە پێش جەماوەکەەوە دەبێ و بە پارچە خشت هێرش دەکاتە سەر یەکێ لە دەبابەکان. لەو ڕۆژە بە دواوە هەواڵەکانی نازناوی دەبابەیان بەسەردا دابڕی و ناونەرە عومەر دەبابە. خۆشی بە دڵفراوانیەوە ئەم نازناوەی لە دوای ناوی خۆیەوە دەنووسی. ڕۆژی چوارشەممە 22 ئابی 1962 دوو فڕۆکەی مێک هێرشیان کردە سەر بارەگای کاتی بێتەلەکەمان لە گوندی مەندێر. پێمیم عەبدوڵڵا کوڕی شۆخە حاجی ڕەسوڵ بندایزانی شەهید کرا و پێمیم کەریم مستەفا بندایزانی بریندار. ڕۆژی پێنجشەممە 22 ئابی 1962 بەسەر چیای هەوریدا ڕۆیشت بۆ گوندی کونەفلووسە و کامووسک بەرامبەر چیای جێژباژێر. بارگای بێتەلی ئاراسمان گواستەوە بۆ ناو شیودۆڵک لە سەر و شارۆچکەی هیرانەوە کە پشی داوە بە چیای سەفینەوە. ڕۆژی شەممە 25 ئابی 1962 بارزانی بڕیاریدا بەرەو ناوچەی برادۆست بەرەو دوا بگەڕێنەوە. بۆ بارسوچی خۆمان ئامێرێکی بێتەل و ماتۆڕژی چارچکەری پاتریم تەسلیم بە حاجی محەممەد ئیبراهیم ئاغا کرد لە گوندی هیران. هەروەها ئامێرێکی بێتەلی دیکەشم لەگەڵ دوو پاتری لە ماڵی قەسیمی بەقال لە گوندی دارەسەلام دانا. ڕۆژی دووشەممە 27 ئابی 1962 لە پێرەوە لەشکر بە سەرۆکاتی بارزانی و هەروەها بارەگای بێتەلی ئاراسی گەڕۆک بە ڕۆژی ڕووناک دەستمان کرد بە گەڕانەوە بۆ ناوچەی برادۆست. ناحەی هیران و ناوچەکە درایە دەست هێزی پێشمەرگە و بارزانی لێپرسایی بۆ دیاریکردن و ئامۆژگاری پێویستی بۆ ڕوونکردنەوە. بەسەر گوندی مەندێر و چیوێ و بالیسان و بێرا و شیرێدا ڕابودن. ئێستا لە گوندی مەلەکاین. لە کاتی کشانەوەماندا فڕۆکەی ئیلیشین لە بەرزیەوە گرمەگرمی بوو بەسەرمانەوە بێ ئەوەی بردوبامان بکات. لەوە دەچوو بیانەوە دڵنیابن لە هێڵی زموزۆڵی بارزانی. لەم ڕۆژانەدا بێتەل ئەحمە ئیسا گەیشتە لای ئێمە. خەڵقی گوندێکە لە ناوچەی بارزان لەو پێشتر بریکاری ئەفسەری بێتەل بووە لە وەزارەتی بەرگری لە بەغا. بە ئاگاداری بەرزانی کردم بە یاریدەدەری بەڕێوەبەری ئامێری بێتەلەکەمان کە پێمیم مەلا سلێمان بوو. ماوەیەکە هەموو ڕۆژێ کلیلی شیکردنەوەی شفرەکانی سوپا کاتی زیاتری دەوێت ئەگەر لەگەڵ مانگی ڕابردوودا بەراورد بکرێت. ڕۆژی هەینی 31 ئابی 1962 گوندی مەلەکامان بەجێهێشت بەسەر گوندی وەرتێ و ڕەژیکەران و پردی سوور و
دارەسەلام و بێشەدا دەرباز بووین ئێستا لە گوندی گەزنین بەرامبەر چیای حەساری ڕۆستە. کورتەی ڕووداوە گرنگەکانی مانگی ئابی 1962 لەم مانگەدا فڕۆکەیەکی تورکیا لەسەر سنووری عێراق و تورکیا فڕۆکەیەکی عێراقی لە چەشی ئێوریشنی خستە خوارەوە، چونکە ڕۆژێک لەو پێشتر فڕۆکەی عێراق بۆردومانی مەخفەرێکی جەندرمەی تورکیا کردبوو، هەندێک زەرەی لێدا بوون. ئەوانیش بەو کینەیەوە لە ڕۆژی دوایە ویستیان حەقی خۆیان بکەنەوە و بە ئەو شێوەیە ڕەفتاریان کرد. عەبدولکەریم قاسم لە وەتارێکا وتی ئەمە یاریدەدەرە بۆ چەتە و ڕێگرەکان لە باکووری عێراق. ئەمە پیلانی ئینگلیز و ئەمریکایە و یارمەتیدانی یاخیەکانە. بارزانی بە هەموو جۆرە هەوڵ ئەدات لە ناو میلەتدا ئاڵای ئاشتی هەڵگرێت، خوێنی کورد بەدەستی کورد نەڕژێ. بۆ پێکهێنانی ئەمە بەسەرش چەند جارێک نامە و نوێنەری خۆی دەنێرێ بۆ لای بەڕێوەبەر و سەرکردەکانی سوچی و هەرچی و برادۆسی و ڕەشیلۆلان. بەڵام ئەوان ئەم هاوارەی بەرزانیان بەلاوازی و بێدەسەڵاتی هێزەکانماندایە پێنووس. شەڕخوازانە ڕەفتار دەکەن. ئیتر بارزانی ناچار بوو خۆی بۆ پاراستن و پارێزگاری و شەڕ بەرامبەر دوژمن ئامادە بکات. هەوڵ ئەدات ڕۆژە زووتر لە ناو دەرچن و کوردستان لە جاش پاک بێتەوە و ڕۆژێک زووتر میلەتی کورد لەژێر زۆرداری ڕزگاری بێت. لە ئەڵمانیا و سویسرا کاتێ فیلمی مەلامسا بارزانی و پێشمەرگەی کوردستان و گرتن و ئازادکردنی ژمارەیەک ناحیە و پۆستی پۆلیس و شوێنانی دیکەی کوردستان بڵاو دەکەنەوە، سەفیری عێراق لە بەرلینەوە زارەترک دەبێ و پەیوەندی بە بەغداوە دەکات و پرسیار دەکات ئایا بەغدا سەلامەتە لەم هێرشانەی مەلامسا بارزانی و لەشکری کورد. بارزانی بڕیاریدا بەرەو ناوچەی سیدەکان و برادۆس و لۆلان بگەڕێنەوە. فەرمووی نامەوێ مار و دوو پشک لە پشتمەوە بێ. بەبەستی جاشەکان و هەندێک هێزی پۆلیس بوو کە لە ئێران و تورکیاوە گەڕابوونەوە پشتیان لێگرتبووین. فەرمووی دەبێ ئەو مار و دوو پشکانە پام بکەینەوە و پشتی خۆمان هەدار بکەین، ئەنجا دەتوانین بە خاتر جەمیەوە ڕوبەرە و خوار بگەڕێنەوە. بە جۆرەی برسەکانی میری شەڕ لە ناوچەی بادینان لە نێوان هێزەکانی لەشکری کورد و هێزەکانی سوپا پۆلیسی گەڕۆک و جاشەکانە هەموو ڕۆژێک بەردەوامە. هەتا ئێستا هیچ گوندێکی ئازادکراو نەکەوتۆتۆژە دەست هێزەکانی میری. شەهیدبوونی فەرماندەی هێزی تایبەت مەحموود کاوانی. ڕۆژی شەممە 1 ئەیلول 1962 مەحموود کاوانی فەرماندەی هێزی تایبەت و خۆشەویستی بارزانی وەفاتی کرد، دوای ئەوەی ڕۆژی حەڤەی ئابی 1962 لە گوندی سفیندارێ پشت شەقڵاوە بە پارچە ڕاکێتی فڕۆکەی میگ لە ناو سەنگەرەکەیە بە سەختی بریدار کرابوو. بارزانی زۆر نائارام و دڵگیر بوو بە ئاگادارکردنی لە شەهیدبوونی کاوانی و لەم ڕووداوە ناخۆشە. تۆڕی بنکە بێتەلەکانی شۆڕشی ئەیلول دەخرێنە گەڕ. پێشمەرگە لە پەرەسەندنا بوو، ڕۆژ لە دوای ڕۆژ پۆل خەڵکی کورد داهاتنە ڕیزی پێشمەرگەوە. بارەگەکانمان پتر بوون و ماوەی نێوان ئێمە و هەندێک لە بارەگاکانی دیکە زۆر دوور بوو. هەتا نامەیەکمان دەگەیشتە بارەگایەک و وەڵاممان وەردەگرتەوە کاتی زۆری دەخایاند. لەبەر ئەوە داوام لە سەرۆک بارزانی کرد بێتەلەکانی ناوچەی بادینان بکەونە کار بۆ ئاسانکردنی کاروبار. ئەنجامدانی
پەیوەندی بێتەل بۆ یەکەم جار لە شۆڕشی ئەیلولە. ڕۆژی یەکشەممە 2 ئەیلولی 1962 بارزانی ڕوخسەتی فەرموو کە پەیوەندی بێتەل هەبێت. جارێ تەنها لە نێوان بارەگای گەڕۆکمانە و فەرماندەی لەشکری بادینان ئەسعەد خەلیل خۆشەوی و هەروەها لەگەڵ بنکەی پارتی دیموکراتی کوردستان لە بێتواتە. بەنامە بەرادەرانم ئاگادار کرد پێویستە سەعات 8 بەیانی ڕۆژی سێشەممە 25 ئەیلول 1962 بە ئەم شێوەی خوارەوە بۆ یەکەم جار لە مێژووی شۆڕشی ئەیلولی 1961دا پەیوەندی بێتەل ئەنجام بدەین. شەپۆلی ڕۆژ 5 شەپۆلی شەو 3.9 بانکردنی یەکتر لەسەر بێتەلەکانمان بەم هێمایانەی خوارەوە بێت. یەکەم ئیزگەی بێتەلی ئاراس APJ، دووهەم ئیزگەی بێتەلی ئەسعەد خۆشەوی APM، سێهەم ئیزگەی بێتەلی بێتواتە APL. ئاگادارم کردن تەنها لە کاتی پێویستە بە بێتەل پەیوەندی بە یەکترەوە دەکەین و مەرج نییە سەری هەموو سەعاتێک و بەردەوام یان ڕۆژانە ئەم پەیوەندیە ئەنجام بدەین. بۆ ئەوەی ئەم فەرمانە نوێیەمان کاریگەر نەبێت لەسەر ئیشی سەرەکیمان کە ئەو کاتانە بریتی بوو لە گوێگرتن لە ئیزگەی بێتەلەکانی میری و وەرگرتنی بروسکە شیفرەکراوەکانیان وشیکردنەوەیان و سوود لێ وەرگرتنیان. ڕۆژی دووشەممە 3 ئەیلولی 1962 لە دەی تەلانەوە ڕۆژین بۆ سیدەکان. ئەمڕۆ لە بەیانیەوە هەتا نیوەڕۆ شەڕ بوو لە نێوان لەشکر و جاشەکانە لە گوندی بەربزین و بەرکمە نزیک سنووری ئێران. بە جۆرەی ئەو بروسکانی لە بێتەلە گەڕۆکەکانیانەوە وەری دەگرین، فەتا ئاغای هەرشی و ژمارەیەک لە دەسوپێوەنەکەی ڕۆشن بۆ دەی کانیسپی ئێران لەگەڵ سەرلەشکرێکی ئێرانی کۆ دەبنەوە بۆ جێگیربوون لە ناو ئێراندا. ڕۆژی سێشەممە 4 ئەیلولی 1962 سەعات 3:30 پاژنۆڕۆ فڕۆکە بۆردومانی کردین لە دەرەوەی شارەدەی سیدەکان. سەرقۆڵە کەک و دۆڵەمەری و برازایەکی بە سەختی بریندار کران. لە دانیشتوانی شارۆچکە 2 مەناڵ و پیاوێک بریندار بوون. لە گوندی گەزنە ژنە کوژرا و لە دەی تەلان ژمارەی خانوو بەڕاکەتی سووتێنەر ئاگری تێبەر بوو. بۆردومان لەسەر گوندەکانی دەورپشتی سیدەکان بەردەوامە، بە تایبەتی ناوشی و دۆڵەکان و گردۆچەکانی دەوروبەری ئەو گوندانە. ڕۆژی چوارشەممە 5 ئەیلولی 1962 سەر لە نوێ ئەو گوندانەی سەرەوە بۆردوما کرانەوە. لە دەی گەزنە ژنە کوژرا. کلیلی شفرەی برژەکانی سوپا و پۆلیس و متەسەریفەکانی هەولێر و سلێمانی و مووسڵ گۆڕان. سەرگەرمی شیکردنەوەیانم. ڕۆژی هەینی 7 ئەیلولی 1962 بە جۆرەی شیکردنەوەی بروسکە شفرەکراوەکانی میری سبەینە ئەم شوێنانەی خوارەوە بردومان دەکرێت. لە سلێمانی گوندەکانی سووسێ، سووکان، موکان، لە ئەنسفنە و دۆک و زاخۆ ناوی گوندەکان کە لە بروسکەکانیان هاتووە بەم شێوەیە نووسراوە. پیرەفات، زێوە، بێسفتێ، دارچڵ، بارجوون، شاڵفری، گۆڤڵ، بێبووخکێ، گوڵناسک، دووخڕک. ئەمڕۆ ئێوارە لە سیدەکانەوە ئەچین بۆ دەی بێرکمە. شەو بەسەر دەی تۆپساوەدا تێپەڕ بووین. جارێ ئێستا لە دەی بەنی. شاخی پشت ئەم گوندە ناوی بەربزینە. دوای پشودان بەسەر گوندی بەنێ و بێرکمەدا ڕۆیشتن بۆ گوندی سنینێ. ژمارەیەک لەو گوندانەی بەسەریانە تێپەڕ دەبین بە فەرمانی ڕەشیلۆلان پێش ئەوەی چۆڵی بکەن ئاگریان تێبەرداون و دامەرکاونەتەوە و دانیشتۆکانیشی بە زۆر کردوون بە جاش و لەگەڵ خۆیان بردوونی بۆ دەوروبەری گوندی لۆلان. هەندێکی دیکەشیان بە ئارەزوو و ویستی خۆیان داهاتووی خوان بەستووە بە ڕەشیلۆلانە و لە سزای ئەوەدا لەشکری ئێمە ئاگریان لە خانووکانان بەردا. لەبەر ئەوە بە دەگمەن خانوو هەیە بە پێوە مابێ و نەسووتابێ لەم دێهاتانە.
قبری تازە و پێسەپەنیر. لە ڕۆژی پێنجشەممە 13 ئەیلولی 1962 دەستەیەک پێشمەرگە لە دۆڵی خواکوورگ بلای سەرقەبرانەکە دەڕۆن تەماشا دەکەن لە 12 قبری تازەی لێ. خۆڵەکە سوور و تەڕ و چێلەکان ناڕێک. یەکێک لە پێشمەرگەکان دەڵێ ئەم گوندە دوێنێ بێتەقە جاشەکان دەریان پەڕاندون، کەسیشان لێ نەکوژراوە. با خەبری هەڵدێنەوە بزانین مەسەلە چییە، کە هەڵی دەدەنەوە دەڕوانن پێسەپەنیر و تەنەکە هەنیونی تێایە. چاوپێکەوتنی شێخ ڕەشیدۆلان بە ئەفسەرانی پایە بڵندی تورکیا. تورکیا ڕوخسەتی تەواویدا بە بێتەلەکەی لەگەڵ ڕەشیدۆلانایە لە گوندی کەپەنکی کوردستانی تورکیا هەموو سەری سەعاتێک پەیوەندی بکە بە هەولێر و بە ڕەواندزەوە. بە گوێرەی برسەکانیان ئەمڕۆ ئەفسەرێکی سوپای تورکیا بە ڕوتبەی زەعیم لەگەڵ ژمارەیەکی دیکەی ئەفسەرانی پایە بڵند کۆبوونەوەیان لەگەڵ شێخ ڕەشیدۆلان کرد لە گوندی کەپەنک. تورکیا هانیان ئەدا بە یارمەتی سوپای تورکیا هێرش بکەنە سەر هێزەکانی پێشمەرگە بۆ ئەوەی لە سنوور و تورکیا دوورمان بخەنەوە و جاشەکان بگەڕنەوە بۆ گوندەکانە. نانتوانێ بەو ئامانجە بگەن، ئەوە ڕێگە فراوانە کە بچنە ناو تورکیا. دوێنێ لە گوندی کەوەرتێ بووین، ئەم ئێوارەیە گەشتنە دەی شوشنێ. تورکیا دەوێت جاشەکانی برادۆسی و سۆفی بکاتەوە بە دیوی عێراقا بە جۆرەی شیکردنەوەی برزەکانی میری شێخ ڕەشیدۆلان و سەرجەم جاشە شۆکەوتەکانی لە گوندی کەپەنکن لە ناو تورکیا. سوپای تورکیا هانیان ئەدا بێنە ناو خاکی عێراق. پێچی مێزەرێکەوان ماوە. ڕۆژێکیان لەگەڵ عەبدوڵاغای پشدەری دانیشتبووین لە دۆڵی خواکوورگ، پێکەوە دەمەتەقیمان دەکرد. وتم تۆ بڵێ کورد کەی ڕزگاری بێ و بە مافی ڕەوای خۆی بگات. لە وەڵامدا دەستی ڕاستی بەرز کردەوە بە دەور و بەری جامانەکەیە و وتی پێچی مێزەرێکمان ماوە. ئەم ئاخاوتنە لە ڕۆژی شەممە 15 ئەیلولی 1962 لە گوندی هارومار پشت لۆلاندا بوو. ئەم لێپرساوانەی هێز و قۆڵەکانی پێشمەرگە لە ناوچەی سیدەکان بەردەوام نزیک بارزانی بوون. حاجی بێرۆخی، حەمەداغای دۆڵەمەری، شێخ کەوکەس سەیتاها، کەسانی دیکە کە ناو بەناو ناویان دێتەکایەوە. سەر لە نوێ بەرەو دۆڵی خواکوورگ. ڕۆژی دووشەممە 7 ئەیلولی 1962 بۆ جاری دووەم گەڕاینەوە بۆ ناوچەی لۆلان. جاشەکانی هەرچی و سۆفی لە دیوی تورکیا و ئێرانەوە کرابوونەوە بە دیوی پشت لەشکردا. لە گوندی بێسووک لە ناو دۆڵی خواکوورگ بێتەلەکەمان دامەزران. ڕۆژی سێشەممە 18 ئەیلولی 1962 متەسەڕفی هەولێر فەرمانیدا بە شێخ ئەحمەد بارزانی کە پێویستە دەسەبەری گەڕانەوەی دەست و پەیوەندی ڕەشیدۆلان و خاو خێزانی سۆفیەکان و بەرادۆستیەکان بکات لە سنوور تورکیاوە بۆ دۆڵی خواکوورگ و خێرە زۆک هەتا دەوروبەری مێرگەسوور. ڕۆژی چوارشەممە 19 ئەیلولی 1962 شێخ ئەحمەد بارزانی لە ڕێی مدیرناحی بەرزانەوە وەڵامی متەسەڕفی هەولێری دایەوە کە ئامادەیە بۆ جێبەجێکردنی ئەم داخوازیە، بەڵام ناتوانێت هیچ جەکدارێک لە عەشیرەتی بەرزان بنێرێ بۆ دەرەوەی ناوچەی بەرزان. ڕۆژی پێنجشەممە 20 ئەیلولی 1962 شوێنی خۆمان گواستەوە بۆ دەی سپیا و نزیک چیا و دۆڵی خواکوورگ. چیای شەکێ و بەرامبەر ئەم دێهەیە و ڕێزە دێهاتەکانی خوارەوەیەتی کە ئەوانیش وەکو هەموو دێهاتەکانی دیکەی لۆلان چۆڵ و سوتا و وێرانن. بۆردومانی بەردەوام. ڕۆژی یەکشەمە 22 ئەیلولی 1962 دوو ڕۆژە بەردەوام لەگەڵ کازیبۆی بەیانە هەتا 12 پەڕی ئێوارە فڕۆکەی هێرشبەر و فڕۆکەی
بۆمبە هاوێش بە شەستیر و ڕاکێت و بۆمبای گەورە هێرش دەکەنە سەر سەنگەرە و بارەگای گەڕۆکەکانی لەشکر و لە چیاوشی و دۆڵەکانی خواکوورگ و شەشێ و بە هەمان شێوە بۆردومانی گوندی ئارموش دەکرێت کە بارزانی و بێتەلی ئاراسی لێیە. پلانی بارزانی بۆ گرتنی لۆلان لە ڕۆژی 29 نۆی 1962 لە ناوچەی لۆلان بووین. هێزەکانی میری بەسەر 12 لوتکەی چیاکانی ئەو ناوەوە دامەزرا بوون. 3 بنکەی بێتەلیان لابوو، بنکەیەکیش لە لۆلان بوو. شەو ڕۆژ لەژێر چاودێری بنکەی ئاراستا بوون. هەرچ بروسکەیەکیان بناردە بۆ یەکتر یان بۆ ڕەواندز و هەولێر و بەغداد هەمووی مامان وەردەگرت و شیتەڵم دەکردن و ئەمدان بە سەرۆک بارزانی. ڕۆژێک بارزانی کۆبوونەوەیکی پێکردین. لە کۆبوونەوەکەدا ئەم بەڕێزانەش ئامادە بوون. عوبەیدوڵڵا بارزانی، مقەدەم عەزیز ئەقراوی، ڕەئیس بەکر عەبدولکەریم و عەزیز ئەتروشی، هاشم ئەقراوی و عەلی شەعبان، عەبدوڵاغای پشدەری و مەلا عەبدوڵڵا مەلا ماتۆر، هەروەها کۆخا کەریم ماوەتی. بارزانی ڕووی کردە هەموومان و فەرمووی دەمەوێت پێش هاتنی سەرما و سۆڵەی زستان ئەو لوتکەی چیانە لە دوژمن بسەنینەوە. ئەجا بۆ ئەنجامدانی ئەم کارە چەند هەفتەمان دەوێت. هەر کەسە لە ئاسی خۆیەوە ماوەیەکی دیاری کرد. هیچی لە 5-6 هەفتە کەمتر نەبوو. بارزانی فەرمووی من بە 1 هەفتە پیان چۆڵ دەکەم و لە لۆلانیش دایان کەمە دەرەوە. ڕوویکردە عەلی شەعبان و پێیگوت خۆراکی 7 ڕۆژ ئامادە بکە. خۆراکەش نانی نۆردوو و شەکر و چا بوو. پلانەکە بەم شێوەیە بوو. یەکەم جار 500 پیامیم لە کاتی خۆرئاوابووندا بەرەو گوندی لۆلان بکەونە ڕێ کە تاریک داهات بگەڕێنەوە جێ خۆیان. بۆ ڕۆژی دوایی لە هەر 3 بنکەی بێتەلی میریەوە بروسکەمان وەرگرت ئاماژەیان بۆ جموزۆڵی پێشمەرگەکان کرد و کەوا بەرەو لۆلان دەچن. دووهەم ڕۆژ هەم دیسان کاتی زەردەپەڕ هەمان هێز بەرەو لۆلان کەوتە ڕێ کە شەو داهات گەڕانەوە لای بارزانی. بۆ شەوێ بنکەی بێتەلی لۆلان داوای لە 3 سەنگەری سەرچیاکان کرد شوێنەکانە بەربدەن و بگەنە لۆلان. بۆ شەوێ بنکەی بێتەلی لۆلان داوای لە 3 سەنگەری سەرچیاکان کرد شوێنەکانە بەربدەن و بگەنەوە ناو لۆلان. 3هەم ڕۆژ پێشمەرگەکان هەمان فەرمانیان ئەنجامدا. بنکەی بێتەلی لۆلان هاوارێ لێ هەستا داوای لە هەموو سەنگەرەکان کرد بگەنە ناو لۆلان و فریای لۆلان بکەون. لە 4هەم ڕۆژدا هێزی پێشمەرگە بە شاڵاوێک هەمویانی لە لۆلان و دەوروبەری دەرپەڕان و خۆیان هاویشتە ناو خاشی تورکیا و هەندێکی شان چوونە ناو ئێران. کە زستان داهات و سەرماسۆڵەی ئەو سنوورانە دەستی پێکرد، بارزانی چاوپۆشی و لێبوردنێکی گشتی بۆ هەموو جاشەکانی ئەو دوو سنوور دەرکرد کە بگەڕێنەوە. هەمویان بەخۆیان و ماڵ و مناڵ و مەڕ و ماڵاتیانەوە گەڕانەوە بە ناوبەرەکانی لەشکری کوردستانە تێپەڕ بوون بەرەو هەولێر و زۆریشان لە مەندان لە دەشتایی بەردەم ئاکرێت جێگیر بوون. میری سەرۆکی ئەو هۆز و عەشیرەتانەی بەند کرد و بە خائین لە قەڵەمیدان. گوایە چۆن بە ناو پێشمەرگەدا تێپەڕ بوون و لیان نەداون. دوای چەند مانگە ئازاد کران. بەو شێوەیە پشتی لەشکر ئەمین و هەدار بوو. هەموو هێزەکانمان کەوتە ڕێگا بەرەو سەفین و شەقڵاوە و شوێنانی دیکە بۆ سەر بەرەکانی سوپا و بەرەنگاربوونیان و هێرشکردنە سەریان. یانزەی دەی 1962 هێرشکردنە سەر بیرەکانی نەوت لە ئەینزانە. لە کاتی ئێوارەدا دوای زەردەپەڕ ژمارەی 200 پێشمەرگە لەژێر فەرماندەی ئیسا سواردا و چەند سەرپەل و سەرخۆڵەیەکی چابووکدا وەک عەریف دەروێش سندی و عەلی کۆچەر و عەلی هالۆ و هاشی مێرەوزی و بە شارەزایی ژمارەیەک پێشمەرگەی دیکە وەک حسۆ کێلکی و حەمەسوور حوسێن و مستەفا فەرەج هێرش کرایە سەر هەموو سەنگەرەکانی پۆلیسی گەڕۆک و بیرەکانی نەوت
لە ناو پاڵشگای ئەینزالەدا. هێرشەکە بە سەرفرازی ئەنجام درا. مەبەست لە مەش گەیاندنی دەنگ و باسی شۆڕشی ئەیلول بوو بە وڵاتانی بیانی و هەروەها کەمیری بزانە لەشکری کوردستان دەستیان ئەگاتە هەر شوێنێک مەبەستیان بێ یان فەرماندەی لەشکری کوردستان بۆیان دیاری بکە. لە هێرشەکەدا زیاتر لە 70 پۆلیسی هێزی گەڕۆک یەخسیر کران لەگەڵ دوو ئەندازیاری بەریتانی بە ناوی گوێزلنگ و دێرک دانکۆست چەندەها ئیزگەی بیانی دەنگوباسی ئەم هێرشەی لەشکری کوردستانیان بڵاو کردەوە. تێگڕای مانگی ئەیلولی 1962 شۆڕشەکەمان بەردەوامە. شەڕ دژی سوپا و هێزی پۆلیسی گەڕۆک و جاش لە ناوچەی بادینان و سۆران بە گەرمی و سەرکەوتووی بەردەوامە. هەر کەسێ هەستی کوردایەتی هەبێت ڕۆژ بە ڕۆژ زیاتر ڕقی لە زوڵم و زۆری دامودەستگا و هێزەکانی میری دەبێتەوە. بە هەر لایەکا دەڕۆین و دەڕوانین چاومان بە نیشانەی هەژاری و برسێتی ئەم میلەتەمان دەکەوێت. ئەمەش شانبەشانی تێکۆشان و کۆڵنەدانیان و نانپێدانمان بە دڵفراوانیەوە. بە ڕۆژ کە تەماشای چاوەندازی ئەم چیا و کانیا و چیمەن و مێرگ و هاوینە هەوارانە دەکەیت جوانی سروشتی کوردستانە بۆ دەردەکەوێت. پێویست وایە گشت کەسێ دڵی بکرێتەوە، بەڵام لای زۆر کەس دلە لەرزەی بردومانە کە ئێستا یان کاتێکی تر هێرشی فڕۆکە دەست پێ دەکات. وا لە زۆریان دەکات کەمتر دلان بکرێتەوە و بە جوانی ئەو چاوەندازانە دڵخۆش نەبن. خۆشم هەر ئەوەندە دڵم پێ دەکرێتەوە کە پەنا تاشە بەردی چیا و بندرەخەکان دەبنە هۆی نەدیتنی بارەگای بێتەلەکەمان لەلایەن فڕۆکەوانەکانە و پاراستنمان لە هێرشی ڕاستەوخۆی فڕۆکەکان و تۆپە دوور هاوێژەکانیان کە جاری وا هەیە بە تەلەفۆنی تایبەت فەرمان وەردەگرن نەک بە بروسکە. بارەگا و بارگە و بنەی پەلێ پێشمەرگە. کاتێ لە دۆڵی خواکوڕک بووین، بارگە و بنەی بارەگای هێزەکەی عەبدوڵاغای پشدەری بریتی بوو لە 3-4 پێسەمەڕی خۆشکرا و لە بری دۆشەک و پیاخەف بەکاردەهێنرا. هەروەها دوو کتلی فافۆنی ڕەشداگەڕاو. زۆر جار وا ڕێدەکەوت ئەم بارەگای لە نزیک منەوە دەبوو. لە کاتی شەڕ و گواستنەوەدا شتەکانیان دەخسە سەر پشتی گوێ درێژێک. ڕۆژێکیان شەڕ زۆر گەرم بوو. هێزی میری بەرامبەرمان بوو. بەهۆی گرمە و زرمەی تەقەمەنیەوە گوێ درێژەکە بەرەولای سوپا و جاش بلینا. عەبدوڵاغای پشدەری بە هەموو دەنگی هەواری لە پێشمەرگەکان دەکرد کوڕینە پیاوی چاکبن مەهێڵن مەقەڕ تەسلیم بێ. کوڕینە فەریاد کەوتن مەقەڕ بگێڕنە دواوە. ڕۆژی 10 کانونی دووهەم 1963 عەبدوڵاغای پشدەری کرا بە ئامرهێزی سەفین و دواتر بوو بە ئامرهێزی باڵک.